چۆنی؟ باشی ئەحواڵە چاوەکەم ڕۆژانە خەریکی چیت؟ وەڵی کە برۆزێ فرۆشم گوڵە بە ڕۆژە فرۆشی؟ بەرێ بەخوا منە بم بە مشتری دایمی تۆیتر چاوەکەم کەس نێوە بزان بەقەدەر من گوڵە بە ڕۆژە بفرۆشێ زۆر ئەی خۆی گوڵە بە ڕۆژەکە لە کاتیشکردن؟ ئەرێ وەڵا باش سۆشیال میدیا بەکارێنی؟ ناوەڵە کەم بەکار دەرێم ئینستات هەیە؟ ئینستاگرام بەڵێ ئارۆڵیتم فەیسبووکیش هەیە؟ ها 964 فۆلۆ لای کردووە؟ ناوەڵە بێزەحمەت پێش هەموو شتێ بە بەرچای خۆمەوە بیکە بۆ دوای کات چاڵ پێکەوتنەکەی خۆت ببینیتەوە وانە؟ لە چەخە لە فەیسبووک لە ئینستاگرام ڕاواسمە سەر پێز ئەمە یەک بەناوی چیا 964 کا لێ دەتخوا بێنە با خۆم بۆ بکەم اینجا تۆ بۆم باس بکە بزانم بێزگە لە گوڵە بە ڕۆژە فرۆشتن بەچی خەریکی وەڵا هەر کە لە برۆشە هەر گوڵە بە ڕۆژە لەشە ساغ بێ 964 ئەمە چییە؟ ها لایکم کرد سناپت هەیە؟ ئایا زۆرترین سکۆرت لەگەڵ کێیە؟ وەڵا زۆر تەمسا سناپی ناکەم تەماشا ناکەی؟ ناوەڵە کەم تەمسا دەکەم ئاخیر نامی سناپی خۆتم پیشانەی بزان بۆ کێت ناردەوە؟ ئەوە تە تەمساکە ئەی دێ ئەم لە سناپەوانە بێ منەتم وەنێ بەزار ئەی چی زۆر بەکارێنی؟ ها چی زۆر وەڵا بەکارێنی؟ تیکتۆک تیکتۆک؟ ئارێ وڵا لە تیکتۆک ناما گۆڕیتەوە؟ نانیکو نامانێری بۆ خەڵک نامەت بۆ بنێرێ زۆر ناوە بۆ کێنێری لە تیکتۆک ناوەڵا کەم ئەی چی لەکوێ زۆرترین ڤیدیۆ بۆ خەڵکەنێری زۆرترین نامە بۆ خەڵکەنێری وەڵا لۆ برادران لۆ برادەرەکان ئەرەوڵا کامیان لە هەمویان نزیکترە وەڵا کوڕە خارەکانم باش ئەوە ئەگەر بڵم ئێستا بە بەرچای منەوەکیان بلۆکەکەی نا بۆ ناوەڵا بلۆکی کەم آه. ئارێوڵە بلۆکی دەکەم لۆ ناکەم ئەوەندێ برادەرایەتەکەتان ناوەڵە لێیان بێزار بووینە بۆچی ئەی بۆ برادەر تاگەر لی بێزار بوویت زۆری درن زۆر تۆ بۆ پشتەکەی تا کامێراکە آه. بۆ پشتەکەی تا کامێراکە کا پشملام کتە کایمرا سە بلۆکێکی تۆ باش ئێکێکیانم بۆ بلۆکە دوایی بەڵام لەسەر من شتێکت پێڵێم سێ جار بە خێرایی بەسەرێکەوە بۆم بڵێرەوە میش خەڵاتی خۆمەیان بچە بڵێ چلورچی ملچرچی پێچرچی ئەمبەری چەم یەکسانە بە چلورچی ملچرچی پێچرچی ئەو بەری چەم چلورچی ملچرچی پێچرچی ئەمبەری چەم یەکسانە وەڵە بامەمەوەی نازانی باشە چوومە چەمی چەقەڵان چەقەڵ تەوت و پێچە ئەوە چیەوە هەموو سێشەمێک لە ماڵی شاسواش لە ساوەرەیە ئەوانەی خۆتانایی دەڤەری هەولێرەوە زۆر بەکارێنن کاو کورە هەرەوەی نارێ هەموو سێشەمێک لە ماڵی شاسواش لە ساوەر هەیە ناوەڵە کورەوەی نارێ